فراتر لە 350,000 کەس ئەوە ژمارەی ئەو کەسانەیە لە ئەمریکا کە بەهۆی نەخۆشی کۆڤید-19ەوە گیانیان لەدەستداوە. ئەو نەخۆشیەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە کە نزیکەی 1 لە سەر 4 مردنەکانە بەو نەخۆشیە لە سەرانسەری جیهان. سەرۆک دۆناڵد ترامپ لە تویتێک دەوتی کە ژمارەی کەیسەکانی کۆڤید-19 و مردنەکان گەورە کراونەتەوە بەهۆی ئەو شێوەی وڵاتەکە کەیسەکان دیاری دەکات. دکتۆر ئەنتۆنی فاوچی شارەزایی باڵای وڵاتە یەکگرتووەکان بۆ نەخۆشیەکانی هەوکردن هاوڕان نییە. باشە، مردنەکان مردنی ڕاستەقینن. مەبەستم تەنها ئەوەیە کە پێویستە کە بیکەیت سەردانی ئەو شوێنانە بکەیت کە ئەو کارە سەختانەیان تێدا دەکەن. سەردانی نەخۆشخانەکان بزانە کارمەندانی تەندروستی لەگەڵ چیدا سەودا دەکەن. ئەوان لەژێر فشارێکی زۆردان. هەوڵی کوتانی خەڵک گێری خواردووە. هەر لە 31 مانگی 12 نزیکەی 2.8 میلیۆن کەس کوتراون کە بەشێکی بچووکە لەو ئامانجە 20 میلیۆن کەسەی کە حکوومەت دیاری کردبوو. بە هەڵەژماردن لە بەڕێدابینکردنی ڤاکسینەکان، نەبوونی هاواهەنگی لە نیوان حکوومەتەکانی فیدراڵ، یارەتەکان و خۆجەیەکاندا هۆکارن. پێویستە هاو ئاهەنگی هەبێت. هاوبەشەیەکی ڕاستەقینە لە نێوان حکوومەتی فیدراڵی و ویلایەتەکاندا هەبێت. ئەوەیە کە ئێمە دەمانەوێت بیکەین. هیوادارین تا سەرەتایی ئەم ساڵ بێتە دی. سەرۆک ترامپ ڕایگەیاند کە حکوومەتی فیدراڵ کۆتانی دابەش کردووە، بەڵام ئیارەتەکانن دەبێ خێرابن لە بەڕێوەبردننی کوتانەکان. ڤایرۆسەکە و هەڵمەتی کوتان پێشبڕگیەکە کە ئەمریکا بە هیوایە لە ساڵی نوێدا بەسەردا سەرکەوێ.